هاوشێوەی بەشی زۆری ناوچەکانی تری هەرێمی کوردستان زیادەڕەوی و داگیرکردنی موڵکی گشتی لە ناحەی قەرهەنجیر ڕووی لە زیادبوون کردووە. وەک دانیشتوانی سنوورەکە ئاماژەی بۆ دەکەن بەشی زۆری ئەو زەویانەی زیادەڕەویان کراوەتە سەر موڵکی گشتین و پێشتر بڕیار دراوە کە پرۆژەی خزمەتگوزاریان تێدا ئەنجام بدرێت. من وەکو دانیشتوویەکی ناحەی قەرهەنجیر زۆر نیگەرانم بەو زیادەڕەویانی کە لە ناوچەکەمانە کراوە. داوا لە لای پەیوەندیدارەکانەکەین سنوورێک بۆ ئەو کارەدا بنن، چونکە ئەو شوێنانی کە زیادەڕەوی تێکراوە شوێنی نەخۆشخانەیە، شوێنی پرۆژەیە، با بڵێن شوێنی باخچەیە، شوێنی مەکتەبە. قەرهەنجیر لە ساڵی 1970ەوە کراوە بە ناحێو لە ساڵی 1970 لەلایەن حکومەتی عێراقیەوە هەڵوەشێنراوەتەوە و لە ساڵی 1990دا کراوە بە بنکەی سەربازی و لە ساڵی 2003دا پاش پرۆسەی ئازادکردنی عێراق دووبارە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە ئاوادان کراوەتەوە و کراوەتەوە بە ناحێ. ئەگەرچی ئامارێکی دروست نییە بۆ زانینی ڕێژەی داگیرکردنی موڵکی گشتی لە ناحیەکە، بەڵام زیادەڕەویەکە بە جۆرێکە بەرپرسانی ئیداریشی هێناوەتە دەنگ و بەڕێوەبەری ناحیەکە باز لەوە دەکات کە هانایان بۆ پارێزگاری کەرکووک بردووە تا بەدەنگ کێشەکەەوە بچێت و هەوڵی بنبڕکردن و چارەسەرکردنی بدات. بەداخەوە گەیشتە ئەوەی کە هەندێ مەسئولی نامەسئول و هەندێ بەرپرسی نابەرپرس کار بکەن بۆ ئەوەی کە ئەم وەزعی ئیستیغلال بکەن. هەندێک کەس کارەکان گەیشتۆتەوەی کە ئەتوانم بڵێم وەک مافیا کاریان کردووە، چەند زەویەکیان داگیر کردووە. ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فراوان زیادەڕەوی بۆ سەر موڵکی گشتی لەلایەن هاوڵاتیان و بەرپرسانی حزبی و خودی حزبەکانیشەوە بەردەوامە و تا ئێستا نەتوانراوە سنوورێک بۆ ڕاگرتن و بنبڕکردنی ئەو دیاردەیە دابنرێت. ئەوەی زیادەڕەویەکانی قەرهەنجیر لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان جا دەکاتەوە ئەوەیە لێرە زۆربەی زیادەڕەویەکان بۆ سەر شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان ئەنجام دراون، بەڵام لە ناوچەکانی تری کوردستان زیادەڕەویەکان بۆ سەر زەویە کوشتکاڵەکان ئەنجام دراوە. ڕزگار جەبارێن ئارتی، ناحەی قەرهەنجیر.